حاجی عەبدولەتیف تەمەنی 84 ساڵە و دانیشتووی سلێمانیە. سەرڕای زۆری تەمەنی بەڵام بە تامەزرۆییەوە هاتووە بۆ نوێکردنەوەی تۆماری بەیەمەتریەکەی. پەیامی ئەو بۆ گەنجان و لاوان ئەوەیە بەشداری لە دەنگدان بکەن چونکە بە تاکە ڕێگەی گۆڕانکاری لە سیستەمی سیاسی دەزانێت. والله پەیام ئەوەی هەموو گەنجێک محاولە بکە حد الإمكان کەوا ئەم پۆست و ئیدارەی بگۆڕێت. میلەت ڕزگار کەن. بەدەنگدان ئەوە ئەکرێ؟ بەڵێ بەدەنگدان ئەکرێ. چکە بە شەر ناکرێ. قوتی شەر نییە میلەت. یەکێتی تیان نییە. پارچی بڵاوە. ئەحزاب زۆر بڵاو بۆتەوە. یا لەبەر ئەوە بە نیەتی ئەوە ناتوانن هیچ شتێ بکرێن. بە ئاسانیە گۆڕێت. چکە دەنگی میلەت وەکو چۆن پەرلەمانیان وەستان لە حەدی خۆی وەستانیان ئەتوان ئەم حکومەتەش گۆڕن بە هەموو ئیسپاتی ئێوەیە. بۆ دەرفەتان بە دەنگدەران کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق 14 ڕۆژی دیکەی بۆ نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری درێژ کردەوە. هاوڵاتیان بە شێوەیەکی بەرفراوان ڕوو لە بنکەکانی تۆماری بایۆمەتری دەکەن کە زۆرینەیان بۆ گواستنەوەی بنکەی دەنگدان و بەشێکیشیان بۆ نوێکردنەوەی کارتی دەنگدانە. بەڕاستی پێشتر بەشداریم کردووە زۆر حەزم کردو بەشدار بم. ئەم جارەش بە تەمام بەشدار بم چونکە بەڕاستی پەیامم لێرەوە بۆ هەموو خەڵک هەیە کە بەشدار بێ لە کۆبوونەوە. بەڕاستی ئەمە شتێکی باش نابینم نەچن بەشدار بن و یا بیسووتێن. خۆشە هەر کەسە لایەنی مەبەستی خۆی بۆ سەرکەوتنی ئەو بەرنامەی هەیەی لە ژیانیا بچێ بۆ دڵمان. ئیتر ئایا بۆ هەر لایەنێک بێ بۆ هەر کەسێک بێ بەڵام بەڕاستی بەلای منەوە ئەم جارە 100% دڵنان زۆر پێویستە. ناوەڵا پێشتر زۆر دەمێکە دەنگمنەوە. جایتر بەزم جارۆتیان کارتەکە گرنگە و شتانە منی شوتم با بیهێنەوەنێ. جاڵانێم جارش بڕیارما بێ دەنگ بم. وەڵی با هەمووی بێ بە لای ئیشەکەیەوانی و بەدەنگ کارتەکانی وەرگرنەوەنی و لەبەرەوەی تر پێویستە ڕای خۆشیان بگۆڕن هەر کەسی ڕای خۆشێتی دەنگ باتیان نەبەس دەنگ بن باشترە بۆچی دەنگنین. من تا ئێستا دەنگنەوە بەزستە بڕیارمەوە ئەم جارە دەنگ بم. هەر کەسێکیش تا ئێستا نهاتووە بەلای ئیشەکەیەوە بابێ بەلای ئیشی خۆیەوە تەواوی کات. بە گوێرەی داتاکانی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق 3 ملیۆن و 640 هەزار هاوڵاتی هەرێمی کوردستان مافی بەشداری دەنگدانیان هەیە و لەو ژمارەیە 556 هەزار کەسیان یەکەم جارە مافی دەنگدانیان هەیە. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.